بسم الله الرحمن الرحيم لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة. بەدەنگە خۆشەکەی و جلوبەرگە کوردیەکەی بۆتە ڕەمزی شەقامی ئیسکانی هەولێر. گەنجێکی بەنگلادیشی زیاتر لە 6 ساڵە هاتووەتە کوردستان و پارێزەری لە جلی کوردی دەکات. هەروەها هەموو ڕۆژێکیش دەیپۆشێ. عەبدوڕەزاقی بەنگلادیشی وە خۆی دەڵێت هەموو ڕۆژێک جلی کوردی دەپۆشم و 3 دانە جلێکی کوردیشم هەیە چونکە زۆر لەم جوانە. ئەوە کوردستانی هەموو ملت زۆر خۆش دێ ولا حەزی لە جلی کوردی زۆر باش بوو، هیچ عیبی نییە، زۆر جوان بوو. چەند جلی کوردی تەیە؟ والله من 3 قەل هەیە جانە. بەهۆی خۆشەویستێکی زۆر بۆ جلی کوردی، عەبدوڕەزاق بڕگاریداوە هەر کاتێک بگەڕێتەوە وڵاتەکەی بە جلی کوردی بگەڕێتەوە. ئینشاءالله ئەگەر من چووی بەنگلادێشی ئەوە جلیکی کوردی با بڕۆم ئینشاءالله. 9 ساڵە منیش داکە خاین داکە میشتری خدمەتی کام ئەو سەربینام لەگەر کۆلا ماستا ئیش خۆشە وڵای ئەحسانترە زۆر باش بوو، میشتری میلات کوردی زۆر باش بوو، خدمەتی جوانترە زۆر باشترە. عەبدوڕەزاق ڕۆژانە لە دەی بیانی تاوەکو دەی شەو لە تشخانەیەکی شەقامی ئیسکان لە هەولێر کار دەکات. بە درێژایی شەقامی 6 مەتری ئیسکان و تاوەکو 30 مەتری هیچ گەنجێکی کوردیم نەبینی جلی کوردی پێوەشی بێت. بەڵام عەبدوڕەزاقی بەنگلادیشی کە لەو سەری دنیا هاتووە و هیچ فڕی بە کوردەوە نییە، هەموو ڕۆژێک جلی کوردی دەپۆشێت و کەلتوری کوردی دەپارێزێت. ئیسماعیل عەبدوڕەحمان، ڤار میدیا، هەولێر. قسەی کۆتایی ڤار دەیکات.